سڵاوی خواتان لێبێت بەڕێزان و خۆشەویستان لە هەر شوێنێکی ئەم جیهانە هەن. قورئانی پیرۆز دەفەرموێت: أعوذ بالله من الشيطان الرجيم فمن حاجك فيه من بعد ما جاءك من العلم فقل تعالوا ندعو أبناءنا وأبناءكم ونساءنا ونساءكم وأنفسنا وأنفسكم ثم نبتهل فنجعل لعنة الله على الكاذبين. واتە هەر کەسێک لەبارەی عیسا و مجادلەی لەگەڵ کردی و دەمەدەمەی کرد پاش ئەوەی حەقیقەتەکەی بۆ ڕوونکرایەوە، پاشان پێیان بڵێ ئەگەر ئێوە لە بیر و باوەڕی خۆتاندا ڕاست دەکەن، وەرن با هەمومان کۆ ببینەوە، مناڵانی ئێمە و مناڵانی ئێوە، ئافرەتانی ئێمە و ئافرەتانی ئێوە، خۆمان و خۆتان، پاشە ئەنداوا لەخوا بکەین کە نەفرەتی خۆی لەو لایەنە بکات کە درۆزنە. نەبتەهیل واتە دوعا بکەین بۆ ئەوەی خوای گەورە خۆی بڕیار بدات لە نێوانماندا. بەم ئایەتە پیرۆزە دەوترێت ئایەتی مباهەلە. وەفدێک لە مەسیحیەکانی نەجران هاتن بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ گفتوگۆ کردن لەسەرەوەی کە عیسا کوڕی خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەڵگە بۆی سەلماندن کە بیر و باوەڕی ئەوان هەڵەیە و عیسا تەنها پێغەمبەری خوایە نەوەکو کوڕی خوا، بەڵام ئەوان هەر باوەڕیان نەهێنا، بۆیە پێی فەرموون ئەگەر ئێوە هەر سوورن لەسەر بیر و باوەڕی خۆتان، وەرن با مباهەلە بکەین، بەڵام وەفدەکە نەیانوێرا مباهەلە بکەن. بەڕێزان، لێرەدا دەمەوێت باسی مباهەلەیەکتان بۆ بکەم کە لە نێوان دامەزرێنەری کۆمەڵی ئیسلامی ئەحمەدی واتە مەسیحی بەڵێندرا و مەولەوی سەناعوڵڵای ئەمریتسەریدا ڕووی داوە. مەولەوی سەناعوڵڵا سەرنووسەرێکی یاریدەدەر بوو لە هەفتەنامەیەکدا بە ناوی ئەهل الحەدیث، و نارێکی توندی مەسیحی بەڵێندراو بوو وەک زۆربەی شێخە دەمارگیرەکانی هاوچەرخی خۆی. لە ساڵی 1897دا مەسیحی بەڵێندراو عەلەیه السەلام کتێبی ئەنجامی ئاتهەمی نووسی، تیایدا ڕووی کردە هەندێک لە پیاوانی ئاینی دەمارگیر لە هیندستان کە نازناوی بانگەشەکاری درۆزنیان لە مەسیحی بەڵێندراو نابوو و ڕوبەڕوویان وەستایەوە بۆ مباهەلەکردن. ناوی مەولەوی سەناعوڵڵای ئەمریتسەری لە ناو ئەو لیستەدا بوو کە ناوی ئەم مەلا دەمارگیرانەی لەخۆ گرتبوو. مەسیحی بەڵێندراو لەو کاتەدا تەمەنی گەیشت بووە 60 ساڵ، لە کاتێکدا مەولەوی سەناعوڵڵا تەمەنی تەنها 29 ساڵ بوو. تۆمارە مێژوویەکان بەڵگەن لەسەرەوەی کە مەولەوی سەناعوڵڵا بۆ ماوەی 5 ساڵ خۆی کەڕ کرد لە بەرامبەر ئەم تەحەدایەدا و نەیوێرا مباهەلە بکات. بەڵام لە ساڵی 1902دا کە دەکرێت لە ژێر فشاری هەندێک لە هاوڵەکانیدا بوو بێت، دەست پێشخەری کرد و لە بەرامبەر گەورەمان مەسیحی بەڵێندراودا ڕاوەستا بۆ مباهەلە. ئەوە بوو هەرکە مەسیحی بەڵێندراو عەلەیه السەلام ڕاگەیاندنەکەی مەولەوی سەناعوڵڵای پێگەیشت، دەست بەجێ بڵاوی کردەوە لەگەڵ قبوڵکردنی ئەوەی کە لەم ڕاگەیاندنەدا خراوەتە ڕوو لەلایەن مەولەوی ئەمریتسەریەوە، و تیایدا بەڕاشکاوی فەرمووی. ئەڵبەت ڕاگەیاندنەکەی مەولەوی سەناعوڵڵای ئەمریتساریم بە جوانی خوێندەوە کە تیایدا بانگەشەی ئەوەی کردووە کە حەزێکی دڵسۆزانەی هەیە لەوەی کە هەر یەکێک لە ئێمە بپاڕێتەوە کە درۆزنەکەمان لە ژیانی ئەوی تردا بمرێت. هەروەها مەسیحی بەڵێندراو عەلەیه السەلام ڕایگەیاند کە ئەمریتسەری پێشنیارێکی چاکی پێشکەش کردووە و هیوادارین بە بەردەوامی دەستی پێوە بگرێت. پاشان مەسیحی بەڵێندراو عەلەیه السەلام لەسەری دەڕوات و دەفەرموێت ئەگەر مەلا سەناعوڵڵا ڕاستگۆیە لە تەحەداکەیدا بەوەی کە درۆزنەکە پێش ڕاستگۆکە لەناو بچێت، ئەوا بە دڵنیاییەوە یەکەم جار سەناعوڵڵا دەمرێت. ئالەم کاتەدا سەناعوڵڵا ئەمریتساری بەپەلە دەستی کرد بە پاشەکشێکردن بە بەهانەی ئەوەی کە وەکوو خۆی دەڵێت من پێغەمبەر نیم و وەکو تۆ بانگەشەی پێغەمبەرایەتی و فرستادەیی یان کوڕایەتی خوا یان پێگەیشتنی وەحی ناکەم،
لەبەرەوە ناوێرم بچمە ناو ئەم جۆرەی مەیدانی جەنگەوە. دیارە پێشنیارەکەت ئەوە دەگەیەنێت کە ئەگەر من پێش تۆ مردم ئەوە وەکو بەڵگەیەک ڕای دەگەیەنیت لەسەر ڕاستگۆیی خۆت، و ئەگەر تۆش پێش من مردیت کە ئەمە ڕزگاربوونێکی چاکە، کێ هەیە بێت بۆ ناو گۆڕەکەت و لێپرسینەوەت لەگەڵدا بکات؟ ئەمەیە هۆکاری خستنە ڕووی ئەم پێشنیارە لاوازت. لەگەڵ ئەوەشدا من پۆزش دەیەنمەوە کە ناوێرم بچمە ناو ئەم ناکۆکی و دوژمنایەتیەوە، و ئەم تەسنۆکێشم سەرچاوەی شەرەفە بۆ من، نەک ڕسوابوون. ئابەم شێوەیە ئەمریتساری پاشەکشەی کرد لەو مباهلەیەی کە خۆی وروژان دەبووی. لە دوای ئەمەیتر ئەو مباهلەیە کە مەسیحی بەڵندراو لە کتێبی ئیعجاز ئەحمەدیدا قبولی کردبوو هیچ شتێکی لەسەر بنیات نانرێت. سەرباری ئەمە پاشەکشەکەی مەولەوی سەناءوڵڵا لە تەحەداکەی بوو بە سەرچاوەی خەجاڵەتی بۆی لای هاوڵەکانی. ڕوبەڕووی ڕەخنەی تند بوویەوە لەلایەن ئەوانەوە کە پاڵیان پێوەنا پاش 5 ساڵی تر تەحەدایەکی تازە دەربکات کە تیایدا بانگی ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی ئەحمەدی کرد لەگەڵیشیاندا مەسیحی بەڵندراو عەلەیهی السەلام کە بێنە پێشەوە و وتی: ئەو کەسەی کە تەحەدای ئێمەی کرد بۆ مباهلە لە کتێبی خۆی ئەنجامی ئاتهەمدا، ناچاری دەکەم لەسەر ڕوبەڕووبوونەوەم، چونکە ئەگەر فەرمانێکی یەکلاکەرەوە دەرنەچێت لە پرسی پێغەمبەرێکدا، ئەوە شوێن کەوتوانی شتێکیان دەست ناکەوێت کە گرێیان بدات پێیەوە. کاتێک مەسیحی بەڵندراو عەلەیهی السەلام تەحەدای کۆتایی سەناءوڵڵای خوێندەوە، نووسی بۆ سەرنووسەری ڕۆژنامەی کۆمەڵی ئیسلامی ئەحمەدی ئەلبەدر کە ڕای بگەیەنێت. با سەناءوڵڵای ئەمریتسەری دڵخۆش بێ بەوەی کە گەورەمان میرزای بەڕێز تەحەداکەی قبول کردووە، بۆیە پێویستە لەسەری کە بە جددی ئەوە ڕابگەێنێت کە بەڕێز ئەحمەد ساختە چییە لە بانگەشەکەیدا، پاشان سەناءوڵڵا بپارێتەوە کە ئەگەر لە قسەکانیدا درۆ دەکات، ئەوە با نەفرینی خوا دابەزێتە سەر کەسی درۆزن. کەچی مەولەوی ئەمریتسەری وەکو پێشووی لێی دەرکەوت، دانی بەوە دانا کە ناوێرێت بچێتە ناو ئەم جۆرە بەگشتدا چوونەوەیە، بۆیە جارێکی تر پاشگەز بوویەوە لە هەڵوێستی خۆی و بە ئاشکرا لە بەرچاوی هەموو خەڵکیدا ڕایگەیاند: بێگومان لە ڕووی تۆدا نەوەستان بۆ مباهلە، بەڵکو ئامادەی خۆمم ڕاگەیاند بۆ سوێند خواردن، کەچی تۆ ناوت نا مباهلە، لە کاتێکدا مباهلە ئەوە لە خۆ دەگرێت کە هەردوو لایەنەکە دژی یەک سوێند بخۆن. هەڵبەت من ئامادەی خۆمم ڕاگەیاند بۆ سوێند خواردن و مباهلەم دەست پێ نەکرد. دیارە سوێند خواردن لە یەک لایەنەوە شتێکە و مباهلەش شتێکی ترە. پێشنیارەکەی مەولەوی ئەمریتسەری واتای ئەوە بوو لەلایەن مەسیحی بەڵندراوە دوعای دابەزاندنی نەفرین نەکرێت بۆ سەر مەولەوی ئەمریتسەری. لە کاتێکدا ئەو خۆی تاگلایەنە ئامادەیە داوای دابەزاندنی نەفرین بکات لەخوا بۆ سەر مەسیحی بەڵندراو عەلەیهی السەلام. لەگەڵ ئەمەشدا ئەمریتسەری بەم پاشەکشەی خۆی جارێکی تر بەڵگەی دا بەدەستەوە لەسەر ئەوەی کە فرت و فێڵ دەکات و ناوێرێت بچێتە مباهلەوە. ئەگەرچی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا داوای کردبوو لە مەسیحی بەڵندراو عەلەیهی السەلام کە ڕووبەڕووی یەکتر ببنەوە. کاتێک مەسیحی بەڵندراو عەلەیهی السەلام تێبینی ئەوەی کرد کە مەولەوی ئەمریتساری ئامادە نییە کە هەڵوێستێکی دیاریکراو وەربگرێت لەم ناکۆکیەدا، بۆیە بەڕێزی لە ڕۆژی 15 چواری 1970دا بە ئاشکرا ئەم پاڕانەوەیەی ڕاگەیاند: پەروەردگارە، ناکۆکی نێوان من و سەناءوڵڵا یەکلا بکەرەوە، و ئەو کەسە درۆزنە کە بەکردەوە بروژێنەری ئاژاوەیە لە ژیانی ڕاستگۆدا لەناو ببە. ئەم ڕاگەیاندنە ڕەوانەکرا بەو مەولەوی ئەمریتسەری لەگەڵ داوایەک بۆ بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەکەیدا ئەهل الحەدیث، و ئەم ڕاگەیاندنە کۆتایی هاتبوو بە لێدوانێکی مەسیحی بەڵندراو عەلەیهی السەلام کە تێیدا دەفەرمێت: لە کۆتاییدا تکام ئەوەیە لە مەولەوی سەناءوڵڵا کە ئەم لێدوانە ڕاشکاوم بڵاو بکاتەوە لە ڕۆژنامەکەی خۆیدا ئەهل الحەدیث، و لە کۆتاییەکەیدا بەو شێوەیەی خۆی دەیەوێت لێدوان بدات و حکومەکەی بەجێ بهێڵێت بۆ خوای گەورە. پاشان سەناءوڵڵای ئەمریتسەری هەڵوێستی خۆی بەم وتەیە ڕوون کردەوە: ئەم بەڵگەنامەیە لای من قبول کراو نییە، و هیچ مرۆڤێکی ژیر
ڕێککەوتن لەسەر ئەم جۆرە تەحەدایە قبول ناکات و من ئەو لێدوانە ڕەت دەکەمەوە کە تۆ بڵاوت کردووەتەوە. سەناءالله بەڕەتکردنەوەی تەحەداکەی مەسیحی بەڵێنراو عەلەیهی السەلام وازی نەهێنا، بەڵکو ترسی لە ئاکامەکانی دوعاکەی مەسیحی بەڵێنراو گەیاندە ئەو دۆخەی کە بڵێت ناکرێت وەک لایەنێک بچمە ناو ئەم تەحەدایەوە، چونکە ڕەزامەندی من وەرنەگیراوە لەسەر ئەم پاڕانەوەیە و ناوەڕۆکەکەی بەبێ ئاگاداری من بڵاو کراوەتەوە. بێگومان سەناءالله ترسا بوو لەوەی کە ئەگەر بوێرێت ململانێ بکات لەگەڵ مەسیحی بەڵێنراودا عەلەیهی السەلام، ئەوە بە دڵنیاییەوە بە نەفرەت لێکراوی دەمرێت. بۆیە پرسیاری کرد: چۆن دەکرێت مردنی من ببێت بە نیشانەیەک بۆ خەڵکی تر لە کاتێکدا تۆ دەڵێیت مەولەوی دەستگیری قوسڕەوی و مەولەوی ئیسماعیل عەلی کەرهی و دکتۆر دوئی ئەمریکی و جگە لەوانیش بە هەمان ڕێگە مردن؟ دەی ئایا خەڵکانی تر باوەڕیان پێکردی؟ بە هەمان شێوە ئەگەر مردنەکە ڕوویدا چ کەڵکێکی هەیە؟ پاشان مەولەوی سەناءالله داوای لە مەسیحی بەڵێنراو عەلەیهی السەلام کرد: نیشانەیەکم پیشان بدە کە بە چاوی خۆم ببینم، خۆ ئەگەر من مردم ئەوا دەتوانم چی ببینم؟ و بە پێی ئەم وەڵامەی ئەو بۆ تەحەداکەی گەورەمان مەسیحی بەڵێنراو عەلەیهی السەلام، مەولەوی ئەمریتساری پێشنیاری پێوەرێکی تەواو تازەی کرد بۆ کۆتایی هێنانی ئەم بابەتەی نێوان خۆی و مەسیحی بەڵێنراو عەلەیهی السەلام. جێگری سەرنووسەری ڕۆژنامەکەی ئەمریتسەری لە پەراوێزی ئەم وەڵامەی ئەمریتسەریدا ئەمەی خوارەوەی نووسیوە: قورئانی پیرۆز دەفەرمێت خوا ماوە دەدات بە تاوانکاران، بۆ نمونە خوای گەورە دەفەرمێت: قل من كان في الضلالة فليمدد له الرحمن مدا. واتە بڵێ ئەو کەسەی لەناو گومڕاییدایە با خوا پەتی بۆ شل بکات و وێڵی بکات. و دەفەرمێت: ئینەما نملی لەهم لیەزدادوا ئیثما. واتە هەر بۆیە ماوەیان دەدەین تا تاوانیان زۆر بێت. و دەفەرمێت: وەیەمدهم فی طغیانهم یەعمەهون. واتە خوا ماوەیان دەدات تا لەسەر کێشی خۆیاندا سەر لێ شێواو بن. و دەفەرمێت: بل متعنا هؤلاء وآباءهم حتى طال عليهم العمر. واتە بەڵکو ئێمە کارێکمان کرد کە ئەوان و باو باپیرانی ئەوانیش ڕابوێرن هەتاوەکو تەمەنێکی زۆریان بردەسەر. هەموو ئەمایەتانە بەڕوونی مانای ئەوە دەگەێنن کە خوا ماوە دەدات و ژیانی درێژ دەبەخشێت بە درۆزنان و فێڵبازان و تێکدەری ئاسایش و یاخیە تاوانبارەکان بۆ ئەوەی تاوانەکانیان زۆر بێت لەو ماوەیەدا کە مۆڵەتیان پێدراوە. ئیتر چۆن یاسایەک پێشنیار دەکەیت بەوەی کە ئەم جۆرە خەڵکانە ماوەیەکی درێژ لە تەمەن بەدەست ناهێنن؟ دوای ئەمە سەناءالله هەوڵیدا کە بنچینەی ئەم باوەڕەی خۆیدا بمەزرێنێت بەوەی کە درۆزنان نەک ڕازگۆیان خوای گەورە تەمەنێکی درێژیان پێدەبەخشێت. ئەمەش بە شایەتیدانی مێژووی ئیسلامی کە بەمەی خوارەوە بەڵگەی هێنایەوە. سەرەڕای ئەو ڕاستیە کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم پێغەمبەرێکی ڕازگۆ بوو لەلایەن خوای گەورەوە و موسەیلەمەش بانگەشەکارێکی درۆزن بوو، کەچی دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم بە زیندویی مایەوە. یان بە دەربڕینێکی تر ئاشکرایە کە موسەیلەمەی درۆزن دوای مردنی ڕازگۆ مرد. لەم گفتوگۆیەی نێوان مەسیحی بەڵێنراو عەلەیه السەلام و مەولەوی ئەمریتسەریدا لەو بڕووبیانوانەی کە هێنایەوە بۆ وەڵامدانەوەی ڕاگەاندنەکەی مەسیحی بەڵێنراو عەلەیه السەلام دەردەکەوێت کە بابەتەکە بە تەواوەتی وەرچەرخا بۆ دیوێکی نوێ. لە سەرەتادا پێوەر بۆ دیاریکردنی ڕازگۆ لە هەردوو لایەن بریتی بوو لە مردنی درۆزن لە ژیانی ڕازگۆدا. بەڵام ڕەخنەکانی مەولەوی ئەمریتسەری وەستا بوو لەسەر ئەو بیر و باوەڕەی خۆی کە بە پێداگری و کە لە ڕقیەوە چەسپا بوو لە زیهنیدا بەوەی خوا مۆڵەت دەدات بە درۆزنان و ژیانێکی درێژیان پێدەبەخشێت بۆ ئەوەی زیاتر تاوان بکەن. بەمەش لەلایەن خۆیەوە پێوەرێکی نوێی چەسپاند بۆ یەکلاکردنەوەی ئەم ناکۆکیە و نهێشتنی ئەم جیاوازیە، ئەویش ئەوە بوو
خراپەکاران مۆڵەتیان پێدەدرێت و تەمەنێکی زیاتر دەژین بۆ ئەوەی لە ستەمکردنیاندا ڕۆ بچن و تاوانەکانیان چەند قات ببێتەوە. هەروەها یەکێک لە ئەندامەکانی کۆمەڵی ئەحمەدی پرسیاری کەسێکی نائەحمەدی خستۆتە ڕوو کە لە کتێبەکانتاندا نووسراوە درۆزن لە ژیانی ڕازگۆدا دەمرێت، بەڵام ئەمە ڕاست نییە، چونکە موسەیلەمەی درۆزن دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مردووە. مەسیحی بەڵێنراو دەفەرمێت لەکوێدا هاتووە کە درۆزن لە ژیانی ڕاستگۆدا دەمرێت و من ئەمەم لە کتێبەکانمدا نەنووسیوە. پێم بڵێن لە چ کتێبێکمدا ئەمەم نووسیوە؟ بێگومان من نووسیومە ئەگەر کەسی درۆزن مباهلە بکات لەگەڵ کەسی ڕازگۆدا ئەوە لە ژیانی ڕازگۆکەدا لەناو دەچێت، بەڵام لە بنەڕەتدا موسەیلەمەی درۆزن مباهلەی نەکردووە. هەڵبەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو ئەگەر دوای من ژیایت ئەوا دەکوژرێیت. لە ڕاستیدا بە تەواوەتی ئەمە ڕوویدا، چونکە ماوەیەکی کەم دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم موسەیلەمە کوژرا و ئەم پێشبینیە هاتە دی. مەولەوی ئەمریتسەری بە گوێرەی مەرج و پێوەرەکەی خۆی خوای پەروەردگار تەمەنێکی درێژی پێبەخشی، 40 ساڵ ژیا دوای کۆچی دوایی گەورەمان مەسیحی بەڵێنراو عەلەیه السەلام تا بە چاوی خۆی یەک لە دوای یەک نیشانەکانی ڕازگۆیی گەورەمان ئەحمەد ببینێت، هەروەها بۆ ئەوەی شکستەکانی خۆیشی بۆ پوچەڵکردنەوەی بانگەوازی گەورەمان مەسیحی بەڵێنراو عەلەیه السەلام بە چاوی خۆی ببینێت. هەڵبەت سەناعوڵڵای ئەمریتسەری ژیا تاوەکو ببینێت کە چۆن گەلەکەی دەستبەرداری دەبن و وازی لێدەهێنن کاتێک کە موسڵمانانی هیندستان لە زانایانی مەککەوە فتوایەکیان بەدەستگەیشت لەسەر کوفر و هەڵگەڕانەوەی ئەمریتسەری لە ئاین کە تیایدا هاتووە. مەولەوی ئەمریتساری پیاوێکی گومڕایە و کۆمەڵێک بیر و باوەڕی نوێی داهێناوە و ئەم فتوایەی کە زانایانی مەکە لە دژی مەولەوی ئەمریتسەری دەریان کردووە بە ڕاشکاوی ڕای دەگەێنێت. ڕەوا نییە کە لەبارەی زانستەوە پرسیاری لێ بکرێت و بە هیچ شێوەیەک پەیڕەوی لێ ناکرێت، بەڵگەی لێوەرناگیرێت و ڕەوا نییە پێشنوێژی بکات، گومان نییە لە کوفر و هەڵگەڕانەوەیدا. و هەروەها سەناعوڵڵای ئەمریتسەری ژیا بۆ ئەوەی خۆی ببینێت کە چۆن لە دەرەبەگایەتیەوە دەکەوێتە خوارەوە بۆ هەژاری و نەداری. مەولەوی سەناعوڵڵا پیاوێک بوو کە گومان دەکرا بە ملیۆنەهای هەبێت، کەچی لە پڕ ماڵەکەی ڕوبەڕووی تاڵانی و سووتان بوویەوە. ئەمەش لە کوشتارە ڕەگەزپەرستیەکانی کاتی دابەشبوونی هیندستان و پاکستان لە ساڵی 1947دا و تاقە کوڕەکەشی کە ناوی عەتاوڵڵا بوو بێڕەحمانە لە پێشچاویدا سەر بردرا و بە درێژایی ژیانی ئاساوارەکانی ئەم کارەساتەی لێجیان نەبوویەوە. لە ڕاستیدا ئەم ڕووداوانە کاریگەریەکی توندیان لەسەر عەقڵی هەبوو. تەنانەت ئەو تەنیا کەسەی کە مێژووی ژیانی سەناعوڵڵای تۆمار کردووە لەبارەی ئەم ڕووداوانەوە دەڵێت ئەمانە بوونە هۆی مردنی بەخێرایی و هەناسە ساردی. بەڕێزان، پێم خۆشە لە کۆتاییدا پوختەیەکی بابەتەکەتان پێشکەش بکەم. پوختەی بابەتەکە بەم جۆرەیە. لە ساڵی 1897دا مەسیحی بەڵێنراو عەلەیه السەلام لە کتێبی ئەنجامی ئادهەمدا داوای مباهلەی لە مەولەوی سەناعوڵڵا کرد. مەولەوی سەناعوڵڵا بۆ ماوەی 5 ساڵ خۆی کەڕ کرد لە بەرامبەر ئەم تەحەدایەدا و نەیوێرا مباهلە بکات. پاشان مەولەوی سەناعوڵڵا لە ساڵی 1902دا دەست پێشخەری کرد و لە بەرامبەر مەسیحی بەڵێنراودا عەلەیه السەلام ڕاوەستا بۆ مباهلەکردن. مەسیحی بەڵێنراو عەلەیه السەلام قبولی کرد کە هەردووکیان بپارێنەوە بۆ ئەوەی خوای گەورە درۆزنەکە لە ژیانی ڕازگۆدا بمرێنێت. مەولەوی سەناعوڵڵا بەپەلە دەستی کرد بە پاشەکشێ بە بەهانەی ئەوەی ئەو پێغەمبەر نییە و بۆیە ناوێرێت بچێتە ناو ئەم جۆرەی مەیدانی جەنگەوە. مەولەوی ئەمریتسەری پاشەکشەی کرد لەو مباهلەیەی کە خۆی وروژاندبووی، بۆیە ئەم مباهلەیە لێرەدا کۆتایی هات. پاش 5 ساڵی تر سەناعوڵڵا تەحەدایەکی تازەی کرد. ئەم جارەش مەسیحی بەڵێنراو عەلەیه السەلام ئامادە بوو بۆ مباهلە. بەڵام هەروەکو جاری پێشوو مەولەوی ئەمریتسەری زوو لە هەڵوێستی خۆی پەشیمان بوویەوە و دانی بەوەدانا کە ناوێرێت بچێتە ناو مباهلە و ڕایگەیاند. بێگومان لە ڕووی تۆدا نەوەستان بۆ مباهلە، بەڵکو ئامادەیی خۆمم ڕاگەیاند بۆ سوێند خواردن کەچی تۆ ناوت نا مباهلە. هەروەها دواتر مەولەوی ئەمریتسەری پێوەرێکی نوێی پێشنیار کرد بۆ کۆتایی هێنان بەم بابەتە.
ئەویش ئەوە بوو خوا ژیانی درێژ دەبەخشێت بە درۆزن و فێڵبازان بۆ ئەوەی تاوانەکانیان زۆر بێت. بۆ نمونە مسەیلەمەی درۆزن لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مرد. بەم جۆرە خوای پەروەردگار تەمەنێکی درێژی بەخشی بە مەولەوی ئەمریتسەری تا بە چاوی خۆی یەک لە دوای یەک نیشانەکانی ڕازگۆی مەسیحی بەڵێنراو عەلەیهی السەلام ببینێت. هەروەها فتوای کوفر و هەڵگەڕانەوەی لە ئاین لەلایەن زانایانی مەککەوە دەرکرا لە دژی سەناعوڵڵای ئەمریتسەری. ئەمڕۆژ ئێمە بە چاوی خۆمان دەبینین کە چۆن بانگەوازەکەی مەسیحی بەڵێنراو عەلەیهی السەلام گەیشتووەتە هەموو جیهان، بەڵێ بانگەوازەکەی گەیشتووەتە کوردستانیش. ئەمەش نیشانەیەکە لە نیشانەکانی ڕازگۆی مەسیحی بەڵێنراو عەلەیهی السەلام، چونکە خوای گەورە لە ئیلهامێکدا پێی فەرموو بانگەوازەکەت دەگەیەنم بەناوچە هەرە دوورەکانی زەوی. وآخر دعوانا أن الحمد لله رب السماوات العلى.